لەوێ وەستاین کەوتمان وەکو وەزیری پێشمەرگا توانی پێمان بڵێ جیاوازی نێوان دەبا بۆ ناقلی ئەشخاص چییە؟ هەرخۆی ناوەکەی بەخۆیەتی ناقلی ئەشخاص ناقلی ئەشخاصە و دەبابەش ئەو چەکەیە کە تۆپێکی زۆر قورسی لەسرە و چەکی تری قورسی تایە و بەکارێنرێ بۆ مەبەستێکی تایبەتی ناقلی ئەشخاص دەنگی بخۆیتی نقلی ئەشخاصەکە ئەشخاصی تایە و هەندێک جار لولەیەک بە حەجمێکی بچووک پێوەیەتی و هەندێک جار تایە و هەندێک جار مزەنجەرە لەبەر ئەوە فەرق و جیاوازیکی زۆری هەیە کە وەکو وایە بەیەکێ بڵێ ئەحمە و بەیەکێ بڵێ مەحموود بڵێ ئەحمە و مەحموود هەر ئەحمە بەڵام ئەوانەی کە لە وێنەکانە دەرکەوتون لولەی ئەم ئامێرانی لێ وەستاون لولەیەکی گەورەیە جاخوا هەموو کەس دەتوانێت بچێت تەماشایکە خۆش مشکلەمان نییە حەزێک سبێنەی هێنی لێران لە بەردەمی هەدەدەینەکەی ئێوای وێسێنین ئێوەی ئەعلانیکەن دەبابەیەک شێنین بڵێن خەڵکی نەوەرن تەماشاکەن ئەماڵن ناقلەوە لەن دەبابەیە ئێمە بە هەردووکی ڕێین دەبابە ئەوە شتێکی ترەوە هەوەسی خەڵکە وەسی خۆیەتی من پێم وایە ئەوە نوعێکی ترە لە بوختان نوعێکی ترە لە تەشویە نوعێکی تر لە هەڵخەڵەتان من پێم وایە خەڵک زۆر وریایە خەڵک هەموو شتێکە ناسێ لەکوێی ئەم وڵاتە ئاچی ئەڵی شوێنێکی شاخاوی گردەڵۆکە بڕۆ لەوێ سەتەلایتێکی داناوە ئاگای لە هەموو شەڕەکانی دنیا هەیە لە هەموو ڕووداوەکانی دنیا هەیە لە هەموو خۆشیەکانی دنیا هەیە لە هەموو جۆرە چەکێکەیە لە تیارە لە هین ئەوسا لا دێش من هیچمان نەزانین تیارەیە کەوتە ئاسمان ئەمانزانی کامە میەکە و کامە سۆخۆیە کە نیشمان نەزانی هەر هینەکەی چی هەر ڕقەمەکەمان بۆ نەوێ خوێنەوە لەبەر کاکە خەڵک بەوە ناخەڵەت یەکێ بە درۆ دەلسەی لایەنێک تەشویهی ڕاستیەکان بکە من پێم وایە خەڵک ئیمڕۆ ڕاستیەوێ لە ڕاستیش باشتەیەگا ئەگەر ڕاستیەکەیش لە مەسلحەتی نەبێ هەر ڕاستەکەی پێخۆشترە لەبەر ئەوە ئەوانە باشە بێن بۆ ڕاستیەکە جاری وا هەیە من هەندێک جار گوێ لە هێنەکانیان نەگرم بڕواتیان هەبێ من لە ئاسی خۆم تەریقە بمەڵێم ئەم درۆ لەکوێ هێناوێنە ئەم بوختانە لەکوێ هێناوێنە باشە کێشە لەوەیە نییە ئێستا ئەوەی کە لەو گردە بینرا دەبابەیە یان ناقلی ئەشخاصە کێشە بنەڕەتیەکە ئەوەیە کە هێزێکە و هێنراوە ئەم هێزە بە چ مەبەستێکیانراوە من پێم وایە زۆرمان قسە لەسەرەوە کردووە و بە تایبەتی لەو زروفە زۆرمان قسە لەسەرەوە کردووە ئێمە لە هەر حاڵەتێکی باری گژیە کە پێویست بە هێزە جوڵێنین چەکیشە جوڵێنین لەوێیان نووسنگەیەکی سەرۆکی حکومەتی لێیە و ئێمە پێمان وایە گەگەر گوێش بگری سەرۆکی حکومەت هەم لەلایەن دوژمنەکانمانەوە هەم لەلایەن ئەم هێزە ناوخۆیانەوە چ بە بۆ جێبەجێکردنی پلانەکانی ئەوان چ بۆ بەرنامەی خۆیان دژی سەرۆکی حکومەت زۆر قسە دەکەن لەبەر ئەوە ئالوانە ئەتوانی بچی تەماشاکەی لە پەنجامەتری لە خوار ئەو جێگاوە نووسنگەیەکی سەرۆکی حکومەتی لێیە بۆ پاراستنی ئەوە هاتووە و ئەوەی کە ئەڵێ بۆ فلان مەبەستاتوە فلان مەبەستاتوە ئەمە هەمووی بۆ هەڵخەڵەتانی خەڵکو و بەڵام پێدوانیە لە سلێمانیە زۆر شوێنی هەستیارتر هەیە کە پێویستیان بە پاراستن بێ ئەگەر هێرش بکرێتە سەریان ئەوانە خەڵی بەهێزتر بن بۆ هێرش من پێم وتی نووسنگی سەرۆکی حکومەتی لێ لەوانە و لە هەموو شوێنێکیشا ئەو هەستیارانە بانقەکان کە جێگەی مەترسی بۆ هێزی لێ بووە داوائری حکومەت کە جێگای مەترسیە هێزی لێ بووە هەر شوێنێکی تری هەستیار کە تۆ باسیەکەی هێزی لێ بووە و ئێستش هێزی لێ و لە داهاتووشە هێزی لێ بێ با بێنەوە بۆ بانگێشکردنەکەی پەرلەمان جەنابەت لە وەڵامی زۆرێک لە پرسیاری پەرلەمانتارانە بە سوێند وەڵام دەداتەوە وەڵامە دایایەوە پێدوانیە ئەو شێوازی قسەکردنە لەگە شوێنێکی فەرمی وەکو پەرلەمان ناگونجێت زیاتر لەوەی کە لەگە شوێنێکی دەرەوە گونجێت من پێم وایە گەر تو تەماشای ڕەفتار و ئوسلوب و هەڵسوکۆتی پەرلەمانتارەکانیش بکەی بۆ ئەو شوێنە نەگونجا من ئەوە سوێنم بۆ ئەوان نەخواردووە بۆ خەڵکم خواردووە بەڵام خەڵک پێویستی بە داتا و بە بەڵگە و بە ژمارەیە خەڵک هەموو شتەکانە زانێت حقایق زانێت خەڵک چاوبەسەکی لێ ناکرێت خەڵک چییە خەڵک ئەگەر تەماشاکەی ئێستاکێ بەشی ئەو پێشمەرگانی کە تۆ ئێبینی ئەو چەکانی بەدەستوەیە یا ئەو واجبانەیە بینیە ڕۆڵەی ئەو خەڵکەیە لە هیچ شوێنێک و ئیستیراد نەکراوە لەبەرەوە خەڵک ئاگای لە هەموو حقایقەکانە ئەگەر تۆ تەماشای ئوسلوبی پەرلەمانتارەکان بکەی ئوسلوبی پەرلەمانتار نییە بەداخۆیڵێم ینی ناشێسەکە من لێرا بڵێم ئوسلوبی چییە ئەو ئوسلوبانەیە ئەگەر تەماشاکەی پەرلەمانتار ئەگەر بەشێک زۆر لەو پۆلیس و پێشمەرگانی پۆلیسانی کە بریندار بوون یا شەهید بوون ئەو پەرلەمانتارانە هاتوون کاری توندوتیژیان کردووە لە بەر دەرکی سەرا خوتبەیان داوە هیوایان هەبووە دەماری ملی
بەقەدەر دەستی خاکەنازی هەڵساوە پێڵێ خوێنم لەگەڵ خوێن تا ئەرژێ و پەلاماردا یا چوە حرەمی جامیعی شکانوە یا لێرەوەی شتێتی بچێ بۆ هەڵەبجە کە ویستیان ڕۆژە بچن بۆ هەڵەبجە و ڕۆژە وازان دوو پۆلیس شەهید بوو لەگەڵ چەند پۆلیسێک لەوێ هەموو بریندار بوون لەبەرەوە بەشێکی ئەم تونند و تیژێک کە ئێمڕۆ لە کوردستانە هەیە بەشی ئەتوانم بڵێم حسەی ئەوانیشی زۆر بە باشی تایە. بەڵام وێنەکان پیشانمانێن کە پەرلەمانتاریش سەر ڕایەوەی پاراستنی هەیە حەسانی هەیە برینارە خوێن بە دەموچاوێتی خەڵکە چۆن ناوکاری تونند و تیژیوە پەرلەمانتار بێ ڕئیسی جەمهور بێ وەزیر بێ کە چۆن ناو تونند و تیژیوە پشتی بەرەکەوێ لە کەلار چون خودبیان ناو لە ناو تونند و تیژیا لە بینی خۆیان تێک چوون لەوێ زینەکانی خۆیان شەکان تێ هەڵاون و سەریان شکانون نەک پۆلیس و ئاسایش لەبەرەوە من پێم وایە ئەگەر یەکی بە ئاگر کرد یەکی بە ئاگر کرد کوردی خۆمانەڵێ ئەبێ لەوەش حسابی ئەوش بە پریشکی بەرەکەوێ لەبەرەوە ئەم پەرلەمانتارانە وەکو پەرلەمانتارێکی خاوەن حەسانە تەسەڕف ناکەن وەکو نازانم پێم ناخۆشە ینی مەسەر من هەندێ ئوسلوب بەکار بێنم ینی وا تەسەڕفەکەن کە ئیتر ئەمە بێ بەشداری بکە لە کاری تونند و تیژیە و ئەمە سەروەریەکانی سەروەری بۆ تۆمارەکرێ نازانێ ئەگەر بێت لە پەرلەمانە بە شێوەیەکی علمیانە بە شێوەیەکی زانستیانە ڕێک و پێک مناقەشەی داخوازەکانی خەڵکە داواکانەکانی خەڵکە ئەو نوێنەرێتی بیباتە پەرلەمان لەوێ مناقەشەی لەسەر بکە و پێداگری لێ بکە ئەوە سەروەریە و ئەوە ئوسلوبە و ئەوە پێی گەورەیە بێ من پێم وایە گەریکە چەقۆ بۆشێنە بەتەکیدی چەقۆوە خوات لەبەرەوە هەندێک لەوانە چەقۆوەشێنن. وەکو وەزیری پێشمەرگە تەفسیرە چییە بۆ ئەوەی کە ئێستا بەشێک لە بارەگاکانی کۆمەڵی ئیسلامی لە کوردستانی عێراق هاوکات بارەگای سەرەکی کەناڵی پەیامیش گەمارۆ دراوە؟ وڵی منەوە لە ئێوە پرسم بۆچی گەمارۆ دراوە؟ گەمارۆ ئەوەیە کە تۆ گەماری شوێنێکە دەیت ئاوی لێبڕی کاربای لێبڕی هەرچی وەسایلی ژیانە لەم شوێنەیە بڕی ئەمە یەکێکی دوو بەبێ ئیجزی تۆ نانخواردنی بۆ ناچێ یەکێک هاتو چۆی ناکە لێ دەرناچێت لێ نایە هەوەکەی لێوەرەگری ڕقەمی لێوەرەگری بەمە هەبێ ئەمە هینترا ئەینا ئێساکی ئەگەر بێت لە شوێنێکە هێزێکی پۆلیس یا ئاسایش یا پێشمەرگە جێگیر بێت تۆ یەکسەر حسابی ئەوە بکەی بڵێ وڵا ئەمە بۆ سەر ئەم کەناڵە هاتووە ئەو ڕەبتێکی بۆ کەناڵەوە نییە ئەوە ڕەبتێکی بەوە هەیە کە ئەو هێزە وەکو هێزێکی احتیاطاتۆ تا ئێوە پێویستی بە پەیوەستە بە تونند و تیژەکانی ناوشارەوە و یاخودی ئەمە مەترسیمان هەیە کە هەندێک ڕوودا و ڕووبدا لە ژێر سێبەری ئەو وەزعانە کە نەخوازیار بێ و یاخود ببێتە هۆی کارەساتێکی گەورە لە شارەکەمانە و لە هەرێمەکەمانە لەبەرەوەی ئەمە گەر تۆ تەماشاکەی شەوانە تاک و درەنگ تا یەک دوو پۆلیس و ئاسایی جگەلەوەی کە لە بەیانی و هەتاکو ئێوارە لەسەر جادەن شەویش تا یەک و دوو لەسەر جادە ئەمێننەوە و سەیتەرات دائەنێن و داوای هەوێ ئەکەن و سیاری بێ ڕەخەمەگرن و سیاری جامڕەشەگرن و یەکێ چەکی بێ ئیجازەی بێ داوای لێەکەن بۆ ئەوەی کارەساتێک ڕوونەدا بۆ سوپاسی ئەوانە نەکەین بۆ مەمنونیان نەبین بۆ تەقدیریان نەکەین بۆ ئیلا ئەبێ ئینسان ئەگەر هێزێکی بینی لە شوێنە هەر بە وەحسێبی کە وەڵا ئەم هێزە بۆ شەڕ هاتووە ئەگەر من خۆم شەڕخواز نەبم ئەگەر من خۆم بیر لە شەڕ نەکەمەوە ئەگەر خۆم ئینسانێکی ڕێک و پێکم و عاقڵ لە ماڵی خۆما دانیشتم و وەی و مسیبەتم بۆ کەس نەبێت بۆ ئەبێ لە دراوسەکەم بترسم یا لەوە بترسم ئەمانە خۆیان یا ئەمانە خۆیان یا ئەمانە خۆیان یا ئەمانە خۆیان یا ئەمانە خۆیان ئەمەندە کاری خراپیان کردووە ئەوەندە کاری خراپیان کردووە ئەوەندە تونند و تیژیان کردووە لە خۆیان نەترسن باسی ئەوەت کرد کە ئەو هێزە بۆ ئەوە لەوێن نەوەک بارودۆخەکە بەلایەکە بڕە بەڵام پێت وایە لە بارەگای کەناڵێکی ئاسمانی تەلەڤیزیۆنیەوە بارودۆخەکە بەلایەکە ببرێت هیچ ڕەبتی بە کەناڵی تەلەڤیزیۆنی بەڵام کەناڵی پەیام گەمارۆ دراوە ئێستا گەمارۆ درەوە دیارە چەکر نیوان خەریکن لە برسان برن نانیان بۆ ناچێت ئاویان بۆ ناچێت داوای منەظەمەیەکی ئینسانی بکەین بێشتیان بۆ بەرێ گورە بابە ئەوە بە خۆیان هەر لەسەر درۆ دروست بوون. باشە باسی ئەوەمان کرد ئەو هێزی پێشمەرگەی کە هاتۆتە ناو شاری سلێمانی مەبەستی پاراستنی ئاسایش هاتووە ڕاگەاندنەکانی ئۆپۆزیسیۆن باز لەوەکەن کە هێزی عەرەبیان لە ناوایە لەم بارەی وەڵی چی؟ من نازانم ئەگە بیان تا جێشی عێراقیان هێنایە ئەبوو بەڵام هێزی عەرەب نازانم ئێمە ئەڵین هێزی پێشمەرگەی کوردستان لەناو هێزی پێشمەرگەی کوردستانە یا پێکهاتی کوردستان تەنها کوردیتیان نییە
کە ئەڵێن گەلی کورد نامان و گەلی کورد یا ئەمان و شتێکمانەوە کە تایبەت بێ بە کورد لەبەرەوە لە کوردستانە عەرەب هەیە کورد هەیە تورکمان هەیە مەسیحی هەیە ئاسووری هەیە ڕەنگە کۆمەڵی خەڵکی زوباتی خەبیرمان هەیە ئێمە لە ناو جێشی عێراقیە بۆ هەندێک مەسائل ئێستا لە ناو هێزەکانمانان بۆ تەدریبەیە بۆ دەوراتەیە بۆ دەرسوتنەوەیە ڕەنگە یەکەیەک عەرەب لە ناو هێزەکانمان هەبێ بەڵام بڵێن هێزێکی عەرەبیان هێناوە نازانم ئەو هێزە عەرەبە تایبەتە ئەوە لەکوێوە بیهێننەوە من نایە دوو جارێکی تر ئەوە تکرارەکەمەوە تۆ بڕی خەڵک بەم قسانە بڕوا تۆ بڕی خەڵکیش وەکو ئەوان ئەوەندە خەشین بێ بە قسەکانی ئەوان بڕواکە من بڕوام نییە ئەگەر ئەوان بیانەوێ ڕاستیەکان بەوە داپۆشن کارە خراپەکانیان بەوە داپۆشن دون و تیژەکانیان بەوە داپۆشن بەربارانی پۆلیس و شەیدکردنی پۆلیس و کوشتنی پۆلیس و پەنج و شەشکاندن و دەرگاشکاندن و تێکدانی ئەمن و ئاسایشی ئەم شارە بەمانە داپۆشن پێیاندا ناپۆشتێ ئەتوانی پێناسی ئەو هێزانەمان بۆ بکە کە ئێستا لە سلێمانیان خەڵکی شوێن کەرکووکن هەولێرن دهۆکن ئەو پێشمەرگانە ڕۆڵەی ئەو میلەتەن مەبەستم ئەوەیە لە شارێکەوە هێنراون لە هەموو شوێنێکەوە هێنراون بۆ ئەوەی کە ئەوەندە نەیشپرسن ئەوان سەر لێ شێواو نەبن ئەو هێزانە هێزی پێشمەرگەی کوردستانن و هێزی پێشمەرگەی کوردستان خەڵکی دوهۆکە خەڵکی هەولێرە خەڵکی سلێمانیە خەڵکی کەرکووکە لە هەر شوێنێک کورد دەبێ کوردستانیەکە بێ خەڵکی تایە لەبەر ئەو هێزانەکە ئێستا لێرن هێزی پێشمەرگەی کوردستانن هی هەولێریشی تایە هی سلێمانیشی تایە هی کەرکووکیش تایە وەگەر هیچ شوێنێکی تریشی تیانە بووی تیانە بێ ئەگەر پێویستی کرد بەڕاستی لەوێ شەیهێنین جا بۆ ئەوەی کە بەرچاومان ڕوون بێ بەرچاومان ڕوون بێ ئەوەندە تەشویح نەکەن ئەمە هێزیان لە هەولێرەوە ناو هێز لە دوهۆکیە ناو هێز لەکوێوە هێنا ئێمە هێزی حکومەتی هەرێمی کوردستانە بۆ ڕوبەڕووبوونەوەی هەموو هەڕەشەیەک مەسئولە لە پارێزگاریکردنی ئەمن و ئاسایش و سەر و سامانی خەڵک مەسئولە لە پاراستنی ئەو دەستکەوتانە لەبەر ئەوە هێزی کوردستان هێزی پێشمەرگەی کوردستان لە هەر شوێنێک هەر لە زاغۆ هەر لە دووەک هەر لە خانەقین گەرمیان سلێمانی کە پێویستی کرد بۆ لێرەوە بۆ دووهۆک لە دووهۆک و بۆ ئێرە ئیجوڵێنین لەبەر ئەوە پێویستم ناکە هەم عەلامەکانی خۆیانی پێوە مەشغوڵکەن هەم ئەوەندە باسی بکەن هەم ئەوەندە بیڵێن لە زمانی منەوە بیبیسن لەو شوێنێشەوە کە هێز نەهات بێ ئەگەر پێویست بکە ئەیهێنی بەڵێ کەواتە هێز لە شارەکانی تریشەوە هێنراوە بەڵێ هێنراوە بەڵێ بەس دەواکرێت کە فەوجی کاوەی لیوێزە ڕەوانی براوە بۆ شاری ڕانیە واللهی ئەوم پێویست بەهینی من ناکاوە لە ڕانیە نازانم ئەگەر مراسلتان هەیە بچێ بزانێ ئەو فەوجی زێرەڤانیە لەکوێیە بچێ مقابلەی بکە هەرچەند ئەگەر پێویست بکە ئیبین چونکە زێرەڤانی بەشێکە لە هێزی چەکداری هەرێمی کوردستان و هێزێکە سەر بە وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستانە لەبەر ئەوە بۆمان هەیە بیجوڵێنین وەک وەزیری ناوخۆ کە پێویستکە یاوە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستکە بۆ هەموو شوێنێکی جوڵێنین لەبەر ئەوە هیچ هێزێکی زێرەڤانی بۆ هیچ شوێنێ نەجوڵاوە لەم کاتەدا احتیمالە بجوڵێ بەڵام هەموو ئەوانە مراسیلیان هەیە حیزب تەنزیمیان هەیە مقرراتیان هەیە با بچن لە شوێنێکا و مقابلەی زێرەڤانی بکەن شت شاراوانی کاکە ئەگەر شت دەشارێتی ئەمەگەر دەنکێ مورووە من بیخەمە گیرفانم یا بیخەمە ژێر کڵاوەکەم ئەبێ هێزە ئەوتاوە هێزە ئەوتا لیوانە پێم بڕێەوە هێزی کوێزە پێتەرەم هێزی کوێە ئەوە چەکی قورسی لایە پێتەرەمەوە چەکی قورسی لایە بەڵام ئەوە جارێکی ترێڵێم و سەد جاری ترڵێم درۆکەر و درۆنەزان تەمەنیان کورتە بۆیە ئیتر بەسە درۆ بەسە بوختان بەسە لەکەدارکردن بەسە تەشویح بەسە تەشویحی حەقایق و ڕاستیەکان با ئێمە ڕاست بە خەڵک بڵێن من ئێستا ئەو قسانەی کەم لە ناخمەوێتە دەرەوە هەرچی وت بێ مەسئولم لێ وە ساحیبی قسەکانی خۆش بم ئیعلام یعنی درۆ نا ئیعلام حەقە ڕووی گەشت ڕووی جوان هێنکات هێز هاتووە هێزیش دێ بۆ ئەوە دێت کە بەڕاستی ئەو بارە گرژی و ئاڵۆزێ نێڕین و هەرچی دەتوانامانە بێ سەرفەکەین فیشەکێ نەتەقێ دژی تەقاین فیشەکێکین لە کاتێکشا وەختی ها بیتەقێنین واللهی ئەوە من دەستی ئەوم پێ ناگیری بڵێم وڵا فیشەک مەتەقێنە چونکە ئەو کەسە ئەو بەرامبەرم ئەبێ وەکو من چۆن ئەڵێم وەرە با گفتوگۆ بکەین وەرە با دانیشین وەرە با لە یەک تێ بگەین وەرە با بزانم داواکەت چییە
وەرە بەشدار بە لە حکومەتە وەرە هەڵبژاردنەکەین وەرە بگەڕێنەوە بۆ دەنگی خەڵک ئەو ئەگەرنەیە هەر بڵێ بڕوخێ بە قسەی ئاغایە بکە بۆ بەتەکیدەوە ئەبێ خۆی تەحملی مەسئولیەتەکەی بکە و ئەو کاتێش لە بەردەمی خەڵکە مەسئولیەتەکەی خەڵکی گوناهبار و تاوانبار و ئەو کەسە هەر یەکرێکە سەبەبە بۆ ئەو ڕووداوەیە بۆ ئەو شتە ناخۆشە ئەوە کە من بخۆم بە دوور ێزانم ئیشەڵڵا چونکە من خۆم حەزم لەو لە هیچ جۆرە شەڕێک نییە کە لە ناوخوا بێ و لەوە چونکەوە لە زەرەری میلەتەکەمانە لە بەرژەوەندی میلەتەکەمان نییە لە بەرژەوەندی ئەو دەستکەوتە نیە هەموو دوژمنەکانمان ئێستا چیە ئیش ئەکەن لەسەر ئەوە دەسەخەنە ناوخۆی کوردستانەوە پلانی بۆ داهێن بەرنامەی بۆ داهێن بەڵام ئێمە ئەبێت لەوە گەورەتر بین لەوە زیرەکتر بین لەوە عاقڵتر بین و ئەگەر ئێمە شەڕمان کردایە ئەوە 2 مانگە جوێنمان پێدەن 2 مانگە بەربارانمانەکەن پۆلیس شەهیدە بێ بریندارە بێ سەدان درۆ و دەلەسە و بوختانیان بۆ هێزی پێشمەرگە و بۆ حکومت کردووە جوێن ڕۆژە لە مەنەسەیەدا ئەنێن وەزارەت حەلەکەن و حکومت دەرەکەن و سەرۆکی هەرێم دەرەکەن و نازام چیەکەن ڕۆژێکی تر نازام چیەکەن ئەگەر ئێمە شەڕمان بکردایە بۆ شەڕمان پێویستە زۆر مەجالیان دروست کرد بۆ ئەوە بیکەین بەڵام لە عین کاتە نەبیرمان لە شەڕ کردێتەوە نەبیر لە شەڕەکەین و ئومێد دەکەم و ئومێدی شەکەم هەمومان بین ڕووکەنەوە میلەتەکەمان و بەخسی میلەتەکەمان بکەین و بە گفتوگۆ و دانیشتن چارەسەری کێشەکانمان بکەین و بەرنمەیەکی بە هەمومان بەرنمەیەکی تۆکمەی ڕێکوپێک دانین بۆ ئەوەی کە لەم وەزانە و لەم ڕووداوانی کە ئەمڕۆ لە منتیقەکە هەیە ئێمەش بتوانین لە پاشە ڕۆژێکی ڕووناک بۆ میلەتەکەمان دروستکەین و کیانێکی سەربەخۆ بۆ میلەتەکەمان دروستکەین نەک یەکتری بکوژین. ماوەیەک پێش ئێستا باز لەوە کراکە کەرکووک و ناوچە دابڕاوەکان مەترسیان لەسرە هێزێکی پێشمەرگە ڕەوانی شاری کەرکووک کرا بەڵام دواتریش ئەو هێزە گەڕێنرایەوە ئایا ئێستا مەترسی لەسەر ئەو ناوچانە نەماوە؟ وەڵا و برادران پرچەکەیان و سینناریۆیە دیارە مەترسێکی گەورە لەسەر کەرکووکە بوو و من خۆم لەگەڵ ئەو هێزە چوومە کەرکووک چوینە هەموو ئەو شوێنانەی کە لەوێ ئەو حیزبانە کە بە مەترسیان نەزانی هەموو لایەنەکان بەوانەوە کە تۆ پیشیانەڕی معارەزە بە محافزیشۆ بە شورتەیشۆ بە ئاسایشیشۆ ئێمە وەک تێزی پێشمەرگە لە دەرەوەی کەرکووک لەو شوێنانە جێگیر بووین ئەویش سەبەبی چوونی هێزەکەی ئێمە بەڕاستی ئەمە اتفاقێکمان هەیە لەگەڵ عێراق و ئەمریکەکان بەبێ ئاگاداری عێراقی و ئەمریکەکان هێزی پێشمەرگە یاخود جێشی عێراقی لەو شوێنانە نابێ هیچ حرەکەیە بکات بەڵام دیار بوو ئێمە داوای کۆبوونێتمان کرد بۆ عێراقیەکان نەیانتوانی بێن و ئەمریکەکانیش لەو حاڵە وەزعی ئەو کاتە وتیان ئەمە کێشەی عێراقیەکان خۆیانە مەترسیەکە هەم لە ناو کەرکووک بوو هەم لە دەرەوەی کەرکووک بوو بەڵام خۆشبەختانە بەڕاستی کە جێگای دڵخۆشی بوو هەموو لایەنە کوردستانەکان و حیزبەکان متفق بوون لەسەر ئەوەی هەموو بەیەکەوە ئەو ئەمنیەتە بپارێزن هاوکاری پۆلیس و ئاسایش بکەن و لە ماڵی محافظ کۆبوونەوەیان کردبوو زۆر بە باشی شەکانیان بردبوو بەڕێوە ئەوەی کەما بووە پۆلیس و ئاسایشی کەرکووک کە جێگای ڕێز و تەقدیرن کۆنتترۆلی ناوی شاریان کرد بە هاوکاری هەموو لایەنەکان ئەوەی ماوە دەوری دەرەوەی کەرکووک بوو ئەو شوێنانی بۆ ئێمەیاندانا چوینە ئەوانە بەڵام دوای کە چوینە ئەوانە بە تەکید بە خەرقی ئیتیفاقیە لە قەڵەم درا هەرچەنەوە ئێمە بۆ پاراستن چوو بووین ماوەیەکی زۆر ئێمە هێزەکانمان لێوێمانەوە و لە پاش گفتوگویەکی زۆر ئێمە ئەو نقطانەمان تەسلیمی هێزی ئەمریکەکان کردووە 5 خاڵە بە زەمانەت و ئێستا گفتوگۆکەین لەسەری بەردەوامین لەگەڵ عێراقیەکان و لەگەڵ ئەمریکەکان بۆ دروستکردنی هێزێکی هاوبەش لە پۆلیس و پێشمەرگە و جێشی عێراقی بۆ ئەوەی لەو نقطانە سابیتی کەین و بتوانین ئەمن و ئاسایشی کەرکووکیش نییە هەر کەرکووکە دیالەیە جێگای تریشەکە ئێمە هەمووی قسەکە ئەوەیە ئێستا ئەو هێزانە لە کەرکووک و ئەو ناوچانە پاشەکشیان کردووە ئەو شوێنانی کە لە بیدایە تاتیا بۆ لە ئەسڵاتیا بووە و لە بە ئیتفاقی هەموولا هێزی خۆمان لەو شوێنانێ ئەگەر شوێنێک مەترسی لەسەر بێت چون هێزی پێشمەرگە پاشەکشەی لێکات کێ ئەتوانێت فەرمانی جوڵاندنی هێزی پێشمەرگە بۆ کەرکووک و ناوچە دابڕاوەکان دەربکە و کێش ئەتوانێت فەرمانی پاشەکشیان دەرکە کە لە هەر شوێنێکا خوتورەت بوو ئێمە دەسەڵاتمان هەیە بۆ ئەوەی کە هێزی پێشمەرگە بەرین بۆ ئەوانە جەنابەت وە وەزیری پێشمەرگە بۆ ئێمە پێم وتید ئێمە ئەوە پێ ئەڵێن ناوچەی دابڕاو ئەو ناوچەی دابڕاوە تایبەتمەندێتی خۆی هەیە لە دەستوری عێراقا مادەیەکی تایبەت هەیە بە ناوچە کێشە لەسەر بۆکانی پێڵێن ئەوان لەسەر تاسەری عێراقا نەکات ڕەبتی بە کوردستانەوە بێ ئەو مادەی 140 پەیوەندی بەوێەوە هەیە لەبەر ئەوە
ئەو منطقانە کە ئەمڕۆ پێڵێن منطقەی عملیاتی پێڵێن نازام لەو شتانی پێڵێن ئێمە ئیتفاقێکمان هەیە لەگەڵیانە هەتاکو مادەی 140 جێبەجێکرێ کە نابێ خەرقی ئەو ئیتفاقیە بکەین بەڵام وەک پێم وتی مەترسیەکە وابوو و پێویستیەکە وابوو کە ئێمە بچینە ئەو شوێنە ئەگەر بۆ ماوەیەکی کەم بێ یاخود بۆ ڕوبڕونی ئەو مەترسیە بێ و ئێستا من ناڵێم مەترسیەکە نەماوە بەڵام ئەمریکەکان زەمانەتی شوێنەکانیان گرتوۆتە ئەستۆی خۆیان و ئەوان ئێستا مەسئولن لە پاراستنی ئەو نقطانە و ڕوبەڕووبوونەوەی ئەو هەڕەشانە کەواتە ئێستا ئەتوانین بڵین مەترسیەکان نەماون من قەت ناڵێ مەترسی نەماوە چونکە ئەو مەترسیانی کە لەسەر کەرکووک و شوێنەکانی تریشەیە مەترسی ئیمڕۆ دوێنێ و مانگێک و ئەوە نییە ئەوە لە مێژۆ شتێکی مێژویە لە کۆنەوە ئەگەر هەر باسی زوو بکەی باسی حرەسی قەومی و جێی شعبی و ئەمانە بکەیت و باسی عەرەبە شۆڤێنەکان بکەیت کە لە کۆنۆکە چۆن ویستویانە کورد لە کەرکووک دەرکەن و پەلاماریان داون و کوردیان کوشتەوە ماڵیان تاڵان کردو و تعریب کراوە و تەبعیز کراوە و ئەمە کراوە ئەوە شتێکی تاریخیە نەخێر ئەوە بۆ فترەیەکی زەمەنی کپ ئەبێتۆ هەندێک جار بەڵام لەپڕ هەڵەداتۆ جارێکی ترکە مەجال هەبوو یا فرسەتی بۆ ڕەخسا هەمان هەڕەشە دووبارەیە بێتەوە لەبەر ئەوە ئێمە بۆیە ئەو هێزی ئەمریکەکانمان کردووە بە زەمانەتێ بۆ ئەوە بۆ ئەوەی هەتاکو و چارەسەری ئەو کێشەیەکەین یا مادەی 140 جێبەجێەکەین یا هێزێکی هاوبەش دروستەکەین ئەوە لە ئەوان لەو شوێنانە ئەمێنەوە بابێنەوە سەر بارودۆخی ناو سلێمانی ئەو هێزی پێشمەرگەی کە ئێستا لە ناو شاری سلێمانی کۆکراوەتەوە تاکەی لە ناو شاری سلێمانی ئەمێننەوە مەزم ئەو پرسیارە کردت بەڵام تا ئەو کاتەی کە ئەمێنێتەوە لە ناو سلێمانیا کە پۆلیس و ئاسایش یا هێزەکانی ناوخۆ یا لیژنەی ئەمنی پێی باش بێ ئەو هێزەی کە ئێستا هێناوتانە پێتان وایە بەسە بۆ ئەوەی کۆنتترۆلی ئەو بارودۆخە بکە کە ئێوە پێڵێن ئێمە پێمان وایە ئەو هێزە زیادیشە بەڵام بۆیە هێزی زیادمان هێناوە بۆ ئەوەی کە زیاتر بتوانین ڕێگر بین لە بەردەم ڕوودانی کارەساتێکە یا شتەیەەکە چونکە جاری وا هەیە زۆری هێز ئەبێتە هۆی ئەوەی کە باشتر سەیتەرە بکەی بەسەر وەزعەکە و ڕێگە نەدەی کە مەسەرەن کاری تونند و تیژی ڕوو بدا من پێم وایە ئەگەر هێزەکە دوو ئەوەندەیش بێ بەقەدەر ئەوە ناخۆش نییە ئەگەر منداڵێک گەنجێک بریندار بێ یاخود شەهید بێ یاخود پۆلیسێک بریندار بێ یاخودین بێ ئێمە بۆ ڕێگەگرتن لە هەم لەو گەنجە هەم لەو تونند و تیژێ بەرامبەر بە پۆلیس و ئاسایی شەکرێ ئەو چەندی هێزەکە زیاد بێ یا کەم بێ پێمانەوە نییە ئەوە پەیوەندی بە زیاد و کەمیەوە بێ ئێمە نابێ باسە زیاد و کەمی بکەین بێ باس لەوە بکەین چۆن چارەسەری ئەو کێشانە ئەکرێت و کاری جارێکی ترکاری تونند و کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە وەکو وەزیری پێشمەرگە چۆن زەمان ئەری بە خەڵک چۆن خەڵک دڵنیا ئەکەیتەوە لەوەی کە ئەو هێزە بارودۆخی ناوشار بەرەو ئاڵۆستر نابن لە ماوەی یەک دەقاتکایە من پێتەڵێم ئەو هێزەکە لە ناو شاری سلێمانیا بە هیچ جۆرێ وەزعەکە بەرەو ئاڵۆز بوون نابات چونکە ڕۆڵەی ئەو خەڵکن و خۆیان بە مەسئول ئەزانن بەرامبەر بە پاراستنی ئەمنیەتی خەڵک سەر و سامانی خەڵک لەبەر ئەوە خەڵکی سقەی تەواوی بەوان هەیە و ئەگەر ببینی لە ناو بازارڕا ئەو هێزە بە چاوێکی زۆر حرمەت و تەقدیر و تەماشا ئەکرێن و خەڵک و دوکاندارەکان و خەڵکی بازار و سەرجادە و تەکسی و هەموو کەسێک مەمنون و سوپاسگوزاریانەکە من ناڵێم هەموو کەسێ بەڵام لە 1970 بەرەوژووری خەڵک خۆشحاڵە کە ئەمڕۆ ئەو هێزە لە بازارڕایش شەڕەبەر دوکانی کە نەماوە و بەر دەرکی سەرا داگیر نەکراوە کاری تونند و تیژی ناکرێت. جعفەر شێخ مستەفا وەزیری پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سپاس هیوادارم توانی بێتمان هەندێک لە ڕاستی حقایقەکان بۆ خەڵکی ڕوونکەینەوە هیواداریشم ئەو وەزە ئاڵۆزیە نەمێنێەوە چەکدارێک لە ناو هێزی شاری سلێمانی و هیچ شارێکی ترا نەبینین و بەرەو یەکێتی و برایەتی و تەبایی و یەکریزی میلەتەکەمان بڕۆین و هەمومان بگەڕێنەوە بۆ دەنگی میلەتەکەمان و بەس بێ ئیتر سەر لێ شێوانی و شەڕی دروستبوونی شەڕی ناوخۆ و شەڕی علامی و هەموو جۆرە شەڕێکی ئینشاءالله ئومێ دەکەم بەس بێ و هیوادارم کە دڵی میلەتەکەمان خۆشکەین بە زووترین کات هەموو لایەکمان بانگەوازی دانیشتن و یەکێتی و یەکریزی میلەتەکەمان بکەین و لە کەناڵەکەیشی ئەوڵێم خوا ئەو کەسە بگرێ خوا نعلەت لەو کەسە بێ کە حەزی لە شەڕە فیتنە ئەنێتەوە تونند و تیژی دروستەکە
و ئەمنیەت و ئاسایشی زۆر ئەو خەڵکە سپاس. تێکەدا و خۆشگوزەرانی لە بۆ خەڵکێکەدا میوانداریەکە و زۆر سپاس بۆم زۆر دیدارە سپاس بۆ ئێوەش. خۆشەویستان ئەڵقەیەم جارێ بە ڕاشکاوی کۆتایی هات تا دیداری ئایندەمان بە ئاسوودەیدا نەسپێرم.